الله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد السلام إخوائي قورتان لبي ميواناني مالي إخوة السلام عليكم ورحمة الله وبركاته وميدوارين لپروردگار وخاترنا وجوانكاني إخوائي قور شفاي عاجلي نخوشكان من بدا بتايبتي أوي داواي كردو ويشي نخوشي وهر داوای نەکردووە خوای گەورە شفای هەموو لایەکمان بدا نەخۆشەکانمان و خوای گەورە ڕەحم بە مردووەکانمانش بکە. ئیماندارانی خۆشەویست بە کوردی دوو تەوەر لە خزمەتی جەنابتانە باز دەکەین. یەکەمیانەوەیە ئینسان ئەگەر هاتوو منداڵێکی خۆشەویستێکی گەڕاوە بۆ لای خوای پەروەردگار ئەم مرۆڤە ئەم ئینسانە ئەگەر خۆڕاگر بێ لەسەری خوای گەورە چی پێ ئەدا و هەموومانش مڵکی خواین ئەبێ بگەڕێینەوە بۆ لای پەروەردگار چونکە زۆر جار کاتێ خۆشەویستێکمان دەمرێ دەڵێین ئینا لله و ئینا ئیلەیهی ڕاجعون. ئەمە مانای ئەوەیە هەموومان مڵکی خواین واتە خاوەن و ساحبی هیچ نیمان لە دنیادا بەڵکو هین خوای پەروەردگارە موقت پێداوین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لە حەدیثێکدا يقول الله تعالى پروردگار أفرمي خواهي يورا حديث كمان قدسية ما لعبد المؤمن عنده جزاء إذا قبضت واتا أفرمي أجر هاتو لدنيا دا خواهي يورا بندي كي تاقي كردو خوشويستيك وبردو بلاي خوي من أهل الدنيا أجر أمرو فأم إنسان خورا قربو چي ثم احتسبه إلا الجنة واتا هيج پاداشتي كينية جگا پاداشتي كشي بهشت نبي. يقول الله تعالى لحديثي كترداها تو فرمي خواي متعال جل جلاله بيغمري خوا صلى الله عليه وسلم فرمي يا ابن آدم إن صبرت واحتسبت عند صدمة الأولى أي بني آدم كاتي من دالك كاتي خوشويستيك الدرواتوا لصدمي أولدا واتا كاتي خبركت في أدن كاتي بداية دزاني أجر خوراقر بيت خواي جورا لدنيا دا ولا باش الروج دا هيج پاداشتي كيدا نناوى بوتو جدقا يك پاداش نبي أوش أفرمي لم أرضى لك ثوابا دون الجنة يعني هيج پاداشتي كيدا نناوى إلا پاداشتي بهشت نبي. هەر کەسێ خۆشەویستێکی بمرێ بە تەنانەت منداڵی بێ منداڵەکەی جگەرگۆشەکەی بێ ڕازی بێ بە قەدەری خوا لە سەدمەی ئەوەڵ واتە لە کات و بیدایەی کە خەبەرەکەی پێدەدەن ڕازی بێ بە قەدەری خوا هیچ پاداشتێکی نییە. پێغەمبەری خوا فەرمێ خوای گەورە خۆی دەفەرمێ ئیلا بەهەشت نەبێ بۆ ئەم کەسە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەگەر ئافرەتێک یان ئەگەر پیاوێک ئافرەتی هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم مناڵەم هەیە دوعای بۆ بکە. منداڵێک مەیە وفاتی کردووە دوعای بۆ بکە بۆی نەخۆش بووە دیارە. پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم پێی فەرموو دوایەوە کە دوعای کرد دوای وفاتی کرد هاتەوە بە پێغەمبەری خوای وت صلی الله عليه وسلم. پێغەمبەری نازدارش صلی الله عليه وسلم فەرمووی چی قەڵغانێکت داناوە بۆ خۆت منداڵێکت مرد کە قەڵغانێکت داناوە بۆی بتپارێزێ لە ئاگری دۆزەخ. ئەمجا فەرمووی بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی پێغەمبەری خوا هەر منداڵە نییە پێشی ئەم منداڵە سێ منداڵترمش ڕۆیشتووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی فقد دفنت ثلاثة فەرمووی بەڕاستی تۆ قەڵغانێکی زۆر بتە و شەدید داناوە لە ئاگری دۆزەخ. ئەم منداڵانەوات لێ دەکات دەتپارێزێ لە ئاگری دۆزەخ. ئەگەر ئاگری دۆزەخش شوێنت بێ منداڵەکانت نایە لێ. ئیمانداران کەسێ منداڵێکی ڕۆیشت وا نەزانێ ئەو منداڵە ئەو جگەر گۆشەیە کە لێ ئەسێنێتەوە منداڵ کاتێ وەفات دەکا ئەبێتە پەپولەی باشت
منداڵ کاتێ وەفات دەکات لە ڕۆژی قیامەتە لە ساحەی مەحشەردا تێش شەفاعەتەکە بۆ ئەو دایکە بۆ ئەو باوکە دەستی ئەگرێ و داواکە ڕجاءەکە لە خوا مۆڵەتی بدا دەست باوک و دایکی بیبا لەگەڵ خۆیان بۆ بەهەشت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ بەخەن وأشار بيديه لخمس ما أثقلهن في الميزان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بەخ واتە شتێک بێ لە دەمی کەسێک بێ فڕیدا. ئەمجا فەرمووی ئەم پێنج کارە ئەم پێنج هەرە کردەوە جوانە زۆر قورسە لە تای تەرازووی خوای پەروەردگار بۆ بەندەکانی. یعنی ئەمانە یەکێ لەوانە چییە؟ با ئێمە هەمووی بڵین بەیەکەوە باشترە. ئەفەرمێ سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. ئەمە ئەزانین هەمومان، ئەمە چواریان لە تەرازووی خوادا ئەم زکرانە زۆر گەورەیە و قورسیشی ئەکا. پێنجەمیان فەرمووی والولد الصالح يتوفى للمرء المسلم فيحتسبه. واتە منداڵێک هین پیاوێکی مسلمان ئافرەتێکی مسلمان وەفاتی کردووە ئەم ئافرەتە یان ئەم پیاوە ڕازی بووە بە قەدەری خوا، ئەو منداڵە زۆر قورسە لای پەروەردگار لە تەرازووی عەبدەکەیدا. واتە ئەبێتە مای ئەوەی تەرازووی چاکەکانی قورس بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دوای ئەمەش کە منداڵێکت وەفات دەکات چاک بزانە لەگەڵ منداڵەکەتدا ماڵێک لە باشتا بۆ دروست دەکرێت، ناوی دەننش ماڵی حەمد کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێ لە حەدیثێکدا هاتووە إذا مات الولد لعبد قال الله عز وجل للملائكة. کاتێ منداڵێک خوای گەورە ئیسێنێتەوە لە ئافرەتێک یان لە پیاوێک، خوای گەورە مەلایکەکان ئەنێرێ لە سەدمەی ئەوەڵدا لە بیدایەدا بزان تۆ چی ئەڵێی، باوک و دایک چی ئەڵێ بزان. ئەوانە هەمووی تۆمارەکەن ئیمانداران، لەوەی زۆر جار ئێمە حەساب نەکەین بۆ قسەمان، بەڵام تۆمار دەکرێ ئەگەڕێنەوە بەلای خوا. چۆن کەسێ خۆشەویستێکی بمرێ قەوم و خزم و خۆشەویستان و ئیمانداران کۆ دەبنەوە بۆی مەراسیمی کفن و دفنەکەی کەن و بیبن، ئەوانش ئاوا کۆ ئەبنەوە لەگەڵمانە مەلایکەکان، بەڵام ئێمە نایان بینین، هەتا سەر قەبریش دێن لەگەڵماندا، مەلایکە دێت لەگەڵماندا. دوای ئەگەڕێنەوە خوای پەروەردگار لیان ئەپرسێ ئەوە عەبدەکەم بەندەکەم کە مناڵێکی بوو لێم سندەوە تاقانە بوو، یا مناڵێک بوو لە دڵیا زۆر خۆشەویست بوو لێم سندەوە چی وت بەندەکەم؟ علم و خوای گەورە عالمە خەبیرە ئەزانێ، بەڵام ئەمە گەڕێتەوە بۆ ئێمە مەلایکان ئەڵێن خوای گیان هیچیان نەوتی لە ئەوە نەبێت کە تۆ ڕازیکە. دەی فەرمووی مەلایکەکان فيقول ابنوا لعبد بيتا في الجنة وسموه بيت الحمد. ومالك كوشكي جوان وتلاركي جواني بهشتي نك دنياي دروس كان ناي بنن سپاس گزاري ام بندم كسپاسي كردويم لسروي كم خوشويستك كدرم هنا ولا دليدا او سپاسي مني كردوا. واتا انساني مسلمان او بزاني من دالك كاتي درواخ واخوش تيوي زۆر جار تاقی دەکاتەوە، زۆر جار ئێمە تەمەنا دەکەین ئەڵێ خوایە بە موسیبەتێک تاقیمان نەکەیتەوە دەرنەچین، چونکە جگەر کاتێ ڕۆیشت زۆر ئەستمە زۆر کەمینەی خەڵکی ئەتوانێت تەحەمولی ئەو سەدمە بکا. ڕۆژێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی پێیانی فەرمووی ئایا ئێوە ئەزانن کە لە ناو ئومەتەکەی مندا ئەوانەی کە چۆن خۆمان ئەڵێین بێ منداڵن، یعنی منداڵیان نابێ، بە کەلیمەیەکی تر بڵێین خۆمان زیاتر تێبگەین و پێی ئەڵێن وجاخ کوێر. وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناو ئێمە یەکێ منداڵی نەبێ ئەوە وای پێ ئەڵێین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی نا ئەمە لاو ئێوە وایە لە دیوانی خوان وانیە، لە دیوانی خوادا هەر کەسێ پێشی خۆی مناڵێکی تەقدیم نەکردبێ ئەوە لەولای خوای پەروەردگار ئەوە وای پێ ئەڵێن. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ما لم يقدم من ولده شيئا، حەدیثەکەمان موسلیمە، کە مناڵێکی پێشی خۆی تەقدیم نەکردبێ ئەو کەسەی کە منداڵێکی دەمرێ و دەگەڕێتەوە باوک و دایکەکە ئەجر و پاداشتی لەو کەسە زیاترە کە لە دنیادا منداڵی وەفاتی نەکردووە و هیچ نەڕۆیە خۆی ڕۆیشتووە منداڵەکانی ماوە، ئەو باوک و دایکە ئەگە خۆڕاگر بن ئەجر و پاداشتیان لەو باوک و دایکە زیاترە لە دیوانی خوادا.
بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمەمان پێڵێ خوای گەورە ڕەحمان پێ بکە ئەوەی منداڵی ڕۆیە بیکاتە مایەی خێر و چاکە بیکاتە مایەی ئەوەی دەستی بگرێ لە ڕۆژە سەختەکانی قیامەتدا بەرەو بەهشت بیبە و سەبوریشی بدا و ئەوەیشی منداڵی هەیە و خوای گەورە ساڵحانی بکە و منداڵانی هەموو لایەکمان ساڵحان بکە پڕخێر و چاکەی بکە و ڕەحم بە پیاو بە تەنوەکانمان عاقبەت خێرمان بکە ئامین ئامین والحمد لله رب العالمين آمين آمين اللهم آمين والحمد لله رب العالمين. الحمد لله ثم الحمد لله وما توفيقي ولا اعتصام إلا بالله عليه توكلت وإليه ونيب. أما بعد إيمان داراني خوشويست توري دوم ما نوي إيمان داران أمره منوتو كاتيك أمزبان أخوي پروردگار پيداوين تەماشا بکە زۆر جار دابنشە لە قورئاندا ئاماژەی پێ کردووە بە هەموو ئەندامەکانمان وەلیسانە و شەفەتەین ئەها دوو لێوی داوە پێمان زبانێکی داناوە لە بینی هەردوو لێوە پارچە گۆشتێکە بە کەیفی خۆی یاری دەکا ئەها لە پێشی لێوەکان دوای لێوەکان دوو دەرگای تری پێداوین کە دگانی پێڵێن چەندی ڕقە بەڵام ناتوانێ ئەو زبانە بگرێ بە کەیفی خۆی یاری دەکا ئەو دگانانە ئەو زبانە ناگرێ ئەمە زبانی خوای پەروەردگار پێی داوین خەڵکانێک شەند خوای گەورە زبانی پێ نەداون نیعمەتی زبان زۆر گەورەیە بەڵام لەگەڵەوەدا بێ وریابی خوای پەروەردگار ئەفەرمێ ئەم زبانە وشەی شیرینی پێ تەقدیم کە لە ترازوی چاکەکانی خۆت لە دنیادا و لە قیامەتدا وەقولوا للناس حسنا ئەگەر ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وإنني من المسلمين والكلمة الطيبة صدقة كما قال النبي عليه الصلاة والسلام هر شيء دلي خير بو خود تۆمار کە صدقەکە یەک بەدەیە دەش یەک بە 700 ئەڕوا زۆر جار ئەم زبانەمان لە باتیەوەی خێری بکەین زۆر کەسەی لە دنیادا ئاگری جەهەنم بۆ خۆی تۆمارەکە بۆ خۆی کڕێ ئەزانن زۆر جار بە بۆنەی یەک وشەوە داخلی دۆزەخەبی بە بۆنەی یەک وشەوە مەشریق و مەغریب ئەگری لە خۆت لە تاوان و لە گوناح بە بۆنەی یەک وشەوە ئەبینی ساڵی عیبادەتت لێ قبول نابێ بە بۆنەی یەک وشەوە ئەبینی خوات لێ ئەڕەنجێ بە بۆنەی یەک وشەوە ئەکەویتە ژێری کە کۆتای ئاگری دۆزەخ خوا پەنامان بدا ئەبێ وریابین تەنانەت تۆ بانگەوازشکەی ها موسا عەلەیهی سەلام ئەچێ بەلای فیرعەون کەچی بە قسەی شیرین گفتاری شیرین چیدا تۆ قسە شیرین نەبێ لە ماڵی خۆتدا لەگەڵ مناڵی خۆتدا لەگەڵ خێزانی خۆتدا لەگەڵ خزمی خۆتدا لەگەڵ مسلمانان لەگەڵ ئیمانداران هەر شتێ بێتە دەم تا بڵێ باکت نەبێ وریابە پێغەمبەری خوا زۆر هەڕەشەیەکەدا فەرمێ ئین الرەجوڵ لەیەتەکەلەم بە وشەیەک یەک وشە ئینسانێ مرۆڤێ یەک وشە دەکا فی غەضەبی بکەلیمە بەم وشەیە خوا غەزەبی لێگرێ بەم وشەیە خوا غەزەبی لێگرێ چیەکە یهدم بها عمل 60 أو 70 سنة 6 ساڵ بە بۆنەی یەک وشەوە 6 ساڵ بە بۆنەی یەک وشەوە 70 ساڵ خوای گەورە چی کردەوەکانی سفرەکات و خاپوورەکاتەوە چاکەکانی بە بۆنەی یەک وشەوە زۆر جار ئێمە حەساب بۆ زبانمان ناکەین هەرچی بێتە دەممانە ئەڵێین ئەمجا ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ما بين أفرمي في نار جهنم أبعد ما بين المشرق ومغرب تماشابك ببوني كلمة وشيك خواي قورا ببوني بانتاي كمشرق ومغرب خواي پروردگار ببوني أو شوا داخلي دوزخ الدكا يام ببوني وشوك 70 خريفا أمانة زياتر چيكا دور تكاتوا يان يزق تكاتوا يكو شي چاكا بلي خواي قورا 6 سالان 7 سال لدوزخ دور دقاتوا بيني مشرق بمغرب خواي قورا دور دقاتوا 7 سال خواي قورا ببوني وشيكي جوان کەچی دوور دەخاتە ئەگەر عکسەکەی بێ خوای گەورە نێزک دەکاتەوە فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەڵالەتەکە لەسەر ئەوەی پێمان ئەڵێ کە دوور بین و ئەگە خراپە هەڵبژێرین ئەوە چیمان پێڵێ یعنی نێزک دەبینەوە یا رسول الله صلی الله عليه وسلم صحابەیە فەرمووی ئەخبرنی بشەیء یوجب لی الجنة ئەی پێغەمبەری خوا شتێکم پێ بڵێ بیکەم داخڵ بەهەشتم بەهەشت بێتە مڵکم بێتە ماڵم مسۆگەری کەم باشت
پێغەمبەری خوش فەرمووی صلی الله علیه وسلم وشەی شرین بڵێ، گفتاری شرین بڵێ، قسەی جوان بڵێ. ئەمڕۆ زمانی من و تۆ فەوتاوین بە بۆنی ئەم زبانەوە. ئەها هەزاران خەڵک هەموو شتێکەڵێ، بینی ژن و پیاو تێکەدا، سحرەکە، جادووەکە، قسەی خراپ لە بینیا، بینی خزم، بینی دوو دراوسێ، بینی دوو برادەر، بینی هەمووی دەکا، گشتی زبانە. بۆ ئەمانە لای خوا زۆر گەورەیە، وریا بن ئیماندارن. ئەگەر تەوبەی لەسەر نەکەین بە تەئکید ئەوە خوای گەورە خراپمان پێیەکا. ئەفەرمێ ئین فی الجەنەة غورفا، پاداشتی چی ئەگەر کەسێ چاکەی پێ بڵێ؟ پاداشتەکەی ئەوەیە خوای گەورە قەسرێکت پێدا لە ناوە دەرەوە دیارە، لە دەرەوە ناو دیاردی. بۆ کێ؟ ئەمەی پێغەمبەری خوا، بۆ ئەو کەسانەیە کە زبانیان شیرینە و وتەی جوان ئەڵێن. ئەچینە کۆتایی ئیمامی عومەرە فەرمووی ئیمامی عومەر هەر کەسێ ئەمەی تیا بوو ئەوە باشتی بۆ خۆی مسۆگەر کردووە. فەرموویان ئەی ئیمامی عومەر چۆن؟ فەرمووی هەر کەسێک لە دنیادا باسی چاکەی کرا، خەڵکی باسی چاکەی کرد و خەڵکی ئەمین بوو لە شەڕی، ئەو کەسە باشتی بۆ خۆی کڕیوە. هەر لە دنیادا شایەتی بۆ مرۆڤە بدە کە باشتیە. هەر کەسێ لە دنیادا زبانی نەپارا و لە شەڕ خەڵک ئەمین نەبوو لە شەڕی و زبانشی زۆر خراپ بوو، ئەوە لە دنیادا ئەم کەسە عاقیبە شەڕە بۆ قیامەت. خوا پەنامان بدە، خوای گەورە ڕەحمان لێ بکە و عاقبەت خێرمان بکە. إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على محمد وعلى آل محمد